خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی هەڵەبجە بۆ بەدەستهێنانی مافەکانیان بەردەوامە جەخت دەکەنەوە بەردەوام دەبن تاکو موچەکانیان پێدەدرێت بایکۆتی دەوامیان کردو و دەرگای زانکۆیان داخستووە. یان ئێمە داوای چیان لێەکەین هیچمان نایە موچەکانی خۆمانمانەوێ مافەکانی خۆمانمانەوێ زیاتر نا داوای پشکمان لێ کردوون داوای وتومانە بمانکەن بە شەریکی دزیەکەیان نا داوای مافی خۆمانمانەکەین دەوامەکەین یین حەقی ماندووبوونی خۆمانمانەوێ زیاترمان لێیان ناوێت بەس بەداخەوە ینی هیچ باکیان بۆ خەڵکە نییە بەس هەر هیچ نەبێت ینی چاکسازی لە شێوازی دابشکردنی موچە بە شێوازێکی وەکو باقی دەوڵەتەکانی ترکاکە مانگانە کە فەرمانبەر و مامەسا داوامی خۆیەکە ئەرکی خۆی بەجێهێنا مافەکەی خۆی بدرێت یعنی ئەوەیە بەڵامێتە بەداخەوە هەتا ئێستا وەڵامێکی ئەرێنی گونجاو لەلایەنی حکوومەتەوە نابێت وەڵامیش ئەبیستی جاری وا هەیە ینی چەندی جار ئێمە لەسەر زاری وتەبێژەکانی حکوومەتەکان یەک بەدوایەکی ئەم هەرێمی کوردستانەوە بیستمانە کەسی ڕۆژارە موچایین وەڵام کووە. لە درێژەی ناڕزایەتەکانیاندا فەرمانبەران و مامۆستانی ناڕازی زانکۆی چەرم و درێژیان بە بایکۆتکردنی وڵەکانی خوێندندا و بۆ مەبەستا دەرگای سەرەکی زانکۆیان داخست و خێوەتێکیان لە بەردەم دەرگای زانکۆ ئاماژەیەک بۆ درێژەدان بە ناڕزایەتیەکان هەڵدا. ئەمە کەمترین شتە کە مامۆسایانی زانکۆ بۆ داواکردنی مافەکانی خۆیان چی وەکو شایستە دارایەکان چی وەکو شکۆ چی وەکو ئەو بەرزکردنەوەی پلە ئەوانەکەەوە چەند ساڵێکە بە زوڵ مستەم ڕاگیر کراوە. ئەمە گاڵتە جارێکە بە مامۆسای جامیعە ئەکرێت سوکایەتی مامۆسا ئەکرێ یعنی بەڕاستی کەسێک نییە خەمخۆر بێ کەسێک نییە بەدەمتەوە بێ کەسێک نییە کە لاو لێ بکاتەوە گۆ لێ بگرێ ئیشەکانە بۆ بکەن وعدی ڕاز نییە هەمووی قسەی سەر کاغەزە و ئەوتری و دوایی جێبەجێ ناکرێت بۆیە ئێمە ئەم خێمەیە لا ناچێ بەڕاستی و ئەوە ڕۆژانە لێرە وەکو داوامدا ئەنیشین. هاوکات گردبوونەوەی فەرمانبەران و مامۆستانی زانکۆی ڕاپەڕین بۆی دواکەوتنی موچەکانیان بەردەوامی هەیە و بەشێک لە فەرمانبەران و مامۆستانی زانکۆی ڕاپەڕین درێژەیان بە ناڕزایەتەکاندا و بایکۆتی دەوامیان کرد. دەمانێت ئەو بسەلمێنی کە تەنها بۆ موچە نایەن کێشەکانی زانکۆ و پەیمانگاکان کێشەکانی خوێنی باڵا زۆر لەوە زیاترێکە تەنها بۆ موچەیەک بێ ئەمە داوا دەکەین کە ئەو ڕکەگربوونەوە داوا دەکەین کە شایستە دارایەکانی هەموو چنی توێژەکانی تر تەنها داواکاری ئێمە داواکاری موچە نییە موچەی مانگی سێمان وەرگرتووە بەڵام داواکاری ئێمە داواکاری شکۆیە بۆ زانکۆ گەڕانەوەی شکۆ بۆ زانکۆ و بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران کە تا ئێستا چەند ساڵێکە ڕاوەستاوە بەبێ یاسایی ینی بەپێی یاسا تا ئێستا چەند ساڵە ڕاوەستێنراوە. بە فشار و خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ لە هەفتەی ڕابردوودا وەزارەتی دارایی موچەی مانگیسەی وەزارەتی خوێندنی باڵای دابش کرد بەڵام نەبووە ئەوەی فەرمانبەران و مامۆستانی ناڕازی کۆتایی بە دەربڕینی ناڕزایەتیەکانیان بێنن داواکاریەکانیان تەنها لە دابینکردنی موچە یەک مانگدا خۆی نابینێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.